عامر فطور صباحی مشهورم 17 ساله 18 ساله بس خواردن بەیانیان دروست دەکەم. خەڵکی زۆریش ڕوومانتیاکە لە کورد و عەرەب و تورکمان و هەموو نەتەوەکان دێن لێرە پێکەوە دانیشن لەسەر یەک مێزێ وەکو برا بێ فەرق و جیاوازی. خەڵکی غەریبی زۆر دێ بۆ لامان لە ئەوروپاشەوە خەڵکایە جار وایە بە سەردان دێ لە بەغا لە جنوب کە ئازانن ئێرەش ساحێب خواردنەکەی کووردە زۆر دەستخۆشیم لێکەن و منیش زۆر پێخۆشحاڵم بۆ شتە.